پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد. تو خوا چەند کردەوە ئەکەی هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە، چەند کردەوەت هەیە هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە. قورئان و سنەت وارد نییە هەرێکەی هەر بە زۆرێکەی ئەڵێ من باشترم. جا بۆ نەیکەم کاکە الاقتصاد في السنة خير من الاجتهاد في البدعة. کەمێک بکەی ئەمری خوا و پێغەمبەری لەسەر بێ زۆر لەوە باشترە زۆر بکەیت و هیچی لەسەر نەبێ. هەر بۆ خۆت باشترە. تۆ ئێستا معقولە دوای نوێژی نوێ ڕاستی 15 ڕکات نوێژ سونەت بکەی؟ کاکە دوو واردە دووەکە بکە. ئینسانی وا هەیە ئەو زۆرە ئەکا بەبێ ئەوەی لەسەری هەبێ. بۆیە پێویستە ئاگات لێبێ ئەمانە کۆمەڵە خاڵێکن. الولاء والبراء ئەبێ ئەهلی ئیسلامت خۆش بوێ، نابێ ئەوانەی کە ڕقیان لە دینە تۆ خۆشت بوێ. جا زۆر کەسەیە سوبحان الله ئیشەکەی هەڵگەڕانێتەوە. دوژمن چاوی ئەهلی مزگەوتە، دوژمنی ڕیشە. لە کاتێکا کاکە تۆ خۆت ڕیشت تاشۆ ئێمەش حەزەکەین ڕیشەکەمان بتاشین. ئێبرا ئێمە لەبەر سونەت دامان ناوە. من دیفاع لە خۆم ناکەم، دیفاع لە خەڵکی مسڵمانەکەم. واللهی هەچی ئاژاوە هەیە ئەم ڕیشداران نایکەن. دەی وەڵا ڕووی ناو چاوت ڕەش بێ پەرژینی قایم بێ لە ڕوویەوە. ڕیشدار چی لە تو کردووە؟ ڕۆژێ مامە حاجیە زۆر لە ڕیشدار پەست بوو. قسەیە کردوتم مام حاجی تو خوا گومانەکەی کەس گەنجێکی ڕیشدار بێتە بان دیوارەکە سەی کچەکەت کاوەتی نەوەڵا ڕۆ لەو شتانە سەلامەتن. وتم تو خوا مام حاجی شکەکەی دزیت لێ بکاوەتی نەعەشۆ بیلا لەوەش ئاس. وتم ئێستا ئێمە بەدەست دزی و بەرەڵایەوە بووینەتە بن مەمنون خوا نابی گەنجی ڕیچی داناوە لەو دوانە دوورە. یعنی برای بەڕێزم تۆ ئەبێ ئەهلی دینت خۆش بوێ. گەنجی هاتشۆی مزگەوتەکە دەفعیکە بڵێ ڕۆڵە بەڕاستی خۆزگا منیش دوو کوڕوەکتوم هەبوایە. نەوەکو بکەیتە پەلیا فڕی دێتە دەرەوە لە مزگەوت. واللهی زەلام هەبووە کوڕی ملتەزم بووە هەتا وەکو لە ئیلتیزام دووریانی خستۆ ئینجا ئیسراحەتی کرد. دە ئەمجا ئەگەر مراقبەتی خوای هەست بە خۆی نەکرد تۆ تاوانباری لە قیامەت، تۆ ماڵت کاو لەبێ بۆ قیامەت. واللهی سێ شت دوات ئەکەوێ. زۆرێکمان نیمانە ها. یەکەم شت کردەوەکانی خۆتە، دووەم شت سەدەقەیەکی جاریە، سێم ئەولادی ساڵحە. معقول نییە ئەولادەکەت ساڵح بێ حەزکەی تاڵح بێت. ئەبێ هەوڵدەی کوڕەکەت چاک بێ دوای خۆت، کچەکەت چاک بێ دوای خۆت. معقول نییە تۆ خۆشەویستیت بۆ مسلمانان نییە، بەڵام خۆشەویستیت بۆ غەیری مسلمان هەیە. واللهی زەلام وا هەیە مسلمانە ئەوەنە دۆناڵد ترامپی خۆشەوێ دراوسێکی خۆی خۆش ناوێ. هەی قوڕ بەسەرت. المەرء مع من ئەحەب. بەخوا خوا لەگە دۆناڵد ترامپا حەشرتەکە. بەخوا قەسەم اینجا لە دۆناڵد ترامپیش بەرەو خوار دار و دەستەکەی زۆرن. مسلمان وا هەیەڵێ واللهی ئەم زەلامە هەستەکەم هەموو دنیا ئەگۆڕێ. واللهی نەک خۆی پێ ناگۆڕێ هیچ ناتوانێ بگۆڕێ لەسەر زەویە. برای بەڕێزم تۆ مسلمانی، تۆ لە دایرەی ئیسلامە ئەبێ براکەی خۆتت خۆش بوێ نەخۆشەویستیت بۆ یەکێترە بێ. بۆیە ئەمە هەمووی ڕەبتە بە کۆمەڵێشتەوە. دوو ڕۆژی تری شتێکی تریشمان لە پێشە. وئین منکم ئیلا واریدوها. هەمووتان ئەبێ بەبان پردی سیڕاتا بپەڕنەوە. ئێستا ئێمە لەناو ئەم مزگەوتەیاین ئەو پردە لە پێشمانە. كان على ربك حتما مقضيا. ئەزانی قەزاوەتیش کراوە لەسەری. پەڕینەوەت لە پردی سیڕات بەرنامەیەکە و کۆتایی پێ هاتووە لەلایەن خوای پەروەردگارەوە. ئەبێ بمریت زنوو ببیتەوە بدەیتە بان پردی سیڕاتە یان بکەویتە خوارەوە یان دەرچی.